سڵاوتان لێبێت ئەمڕۆ تاقیکردنەوەی پرۆژەی ڕۆشنایی فەرموودە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. ئەمڕۆ لەم بەرنمەیەدا لە هاوڵاتیان دەپرسم یاخود لە بەشداروان دەپرسم ئاخۆ ئەوان بە ئامانزیچی بەشداریان لەم تاقیکردنەوەیەدا کردووە، ئاخۆ چۆن بەشداریان کردووە و چۆن فەرموودەکانیان لەبەر کردووە. گرنگی ئەم فەرموودانە کە هاوتای تەمەنی موبارەکی پێغەمبەری خودایە صلی الله علیه وسلم ئاخۆ تا چەند گرنگە ئەم جۆرە پرۆژانە هەم لە شاری هەولێر و هەمیش لە هەرێمی کوردستان بکرێتەوە و بەردەوامی پێ بدرێت. لەگەڵم دابن لە بەشداروان دەپرسم ئاخۆ بزانم ڕاو بۆ چوونیان لەبارەی ئەم پرۆژانەوە چییە و چۆنە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. ئەمڕۆ بۆ لێرەی بەتەمایسی؟ والله بۆ ئیمتحان کردنی پرۆژەی فەرموودە. ئافرین. پرۆژەکە 63 فەرموودەی چەندت لەبەر کردووە؟ والله هەر 60. ماشەڵڵا هەمووی لەبەر کردووە؟ بەڵێ. ئافرین. چێ یارمەتی دای لەو پرۆژەیە؟ دایکم باوکم. پرۆژەکە ئاسان بوو، زەحمەت بوو، خۆش بوو، ناخۆش؟ والله ئاسانە. ئاسان بوو. هەر والله. چەند دەین لە ئیمتحانە؟ والله خۆم حازر کردو بۆ 100. بۆ 100. ئەتۆ تەمەن چەند ساڵە؟ تەمەن 11 ساڵە. 11 ساڵە ماشەڵڵا. تەڵەبەی قورئانی ژزانی بخوێنی هیچ؟ هەر والله. لەکوێ تەڵەبی قورئانی؟ لە مزگەوتی خۆمان لە جزئی هەشتەمە. ماشەڵڵا جزئی هەشت. بەڵێ. ئەی ئافرین. دەی باشە پێم بڵێت یەک دەتوانی یەک دوو فەرموودەم پێ بڵێی؟ الدین نصیحە، ئاین دڵسۆزیە، الدین ئافرین. فەرموودەیەکی کە باز لە نوێژ بکە. نوێژ الصلاة نور واتە نوێژ ڕووناکە. دینی خۆتە تێدەگەی دوای ئەگەر پێغەمبەرت خۆش بێ بەڵگەی لەسەر ئەگەر پێغەمبەرت خۆش بێ دەبی شارەزایت لە ژیانی هەیە لە بۆی جێبەجێکەی و بکەی پەیڕەوی ژیانت، چکە ئەگەر نەکەی پەیڕەوی ژیانت غەیری پەیڕەوی ئیسلام کە پێغەمبەر هینایەتی ئەوی هەموو بە معلومی جەهەنەم ئەگەر واز لێ نێنی. بەڵگەی خۆشەویستیمان لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم ڕۆژانە لەم کاتانە چییە؟ بە پێلوە هاتنی ئەو فەرمودانە کابرا هەر کەسێک پێغەمبەری خۆش بێ حسابی لێ دەکات، لەبەر ئەگەر خۆشی ئەو یعنی کابرا بە دوو شتی دەکەوی. ئەم پێم وایە بەڵگەی لەسەر خۆشەویستی بەس برێونەرێ لەوانەی کە دەرشێن چەندی زیاتر تەطبیق بووکە ئیسپاتی دەکات، ئەوەش لەلاخوای زیاتر معلوم دەبێت. ئەم فەرموودانە کاریگەری هەیە لە کاتی گفتوگۆکردنی ڕۆژانەت کە فەرموودەکان دوو شەنە زیاتر ئەو فەرموودانە تکرار بکەیەوە دووبارە بکەیەوە وەکو بەڵگە و نمونە بیهێنیەوە؟ بەتاکید لەبەر هەر کەسێکی ئاهلی ئیمان بی لە فەرموودە زیاتر بەس ئات لە فەرموودەی گەورەترە. ئاەت قورئان قسەی پێغەمبەر قسەی خوای پەروەردگارە، ئەوەی دیشی پێغەمبەریە صلی الله علیه وسلم. ئەم فەرموودانە تا چەند کار ئاسانیە بۆ کارپێکردن بۆ لەبەرکردن لەبەرەوەی دوو شەنە؟ کارکردنی زیاتر ئەم وەخت ماوەک لە ناو جەماعەتەشی بووم ئیسلامی بوون، ماوەک لە ناوێم بووم، جاری وا مشکلەشی گەورەمان بە حەدیثش حەل دەکرد کە لێرە جاری وا برا لەسە شتێکی گوتکە بە کلاشکۆف دەکرا چێشتن مشکلە گەورە دەبوو دەما ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نافەرمی کابرا بەڕاستە دەما دەگوت تا ئەو نیشانەی خۆشویستنە ئەوەی دی مادەم هەر شتێک هەر علم هەر چەندێ بەگە نەکەتە مەیدانی جێبەجێکردن هەوایە هیچ تەگۆڕنێ و ئەگەر جێبەجێ بکا بەخوای خوای پەروەردگار زۆر بەڕەحمە بەرەکەت دێختە ئەوەکەی یعنی زۆر لەوەی زیاتری دەبۆ دەکات کە ئەو چاوەڕێی دەکات لەبەرەوەی مەعمەلە لەگە چییە؟ ئەرحەم الراحمین خۆ مەعمەل لەگەرە من نیە هەتا زەرەرکەی ترسە بێ. الرحمن الرحيم والصلاة والسلام. بالنسبة أم بروجانا وبراسي نعمتك زور قورية أوي كدور بين لم حديثانا خوي نزيك كاتو أم حديثاناش دو برشا إيش كان أمري بيغمري خواه بيمانكا ياخد نهي اليمانكا إما بهوي أم دوشتوا زياتر دينا كمان بتوتركين وبقوتكين براسي من خوم يكم جارمة لم بروجانا خوم بينموا زۆر پەشیمانم ئیسە لە ئەوەی کە لە کوردستانە لە هەر بوارێکا بووە لە هەر کۆمەڵێکا بوو بێ پێم خۆش بوو بەشداری بکەم و دوای ئەمەیش هەر بەشداریەک ببێت لەمەولا بە یەقین
قرس بێ یا سووک بێ ئەچمە ناویەوە. زۆر باشە. ئەمە بەڵگەی خۆشەویستیتە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەتوانی پشت بە ناوەڕۆژ فرمودەکانیش ببەستی ڕۆژانە بەکاری بێنیەوە. ئەی طبعاً ئێستا من خۆم هەر کە لەبەرم کردووە جا بە پێشت بڵم لەبەرکردنەکەی بەنیسبەت منەوە بەرنامەم هەیە من بۆ ئەوەی کە زۆر زوو لەبەری کەم و ئیسفادەشی لێ بکەم. ئێکێ لەوانە ئیسا 63 ئەوە تا لە ڕێشتا حەزەکەم کامێرەکە پیشانی بە لە ڕێشتا حازم کردووە شەو زانی و مقابلەمەکەن حازرم کردووە دڵت خەبەری داوە بڕوا بکە لە 100 وتومە ئەم پیاوانە بێ مقابلەم بکەن کە مقابلەشم کرد بەرنامەکەشیان پێ پیشانەیە و ئەم بەرنامەشم هەدیە کردو بە چەند کەسێ ئێتە ئەوانی زوو لەبەرگن جا بە سەراحەت پێ بڵم بە 12 ساعات 63 پرسیارەکەم جیا کردو بە 12 ساعات ئەی بە چەند ساعت لەبەرم کرد بە 2 ساعت چۆن یعنی هەر بە 2 ساعت لەبەر هەر بە 2 ساعت 63 لەبەر کرد ئەمە چۆن وەڵا ئەگەر ئەزمونونەکەمان پێ بڵێ بۆ آخر ئەزمونونەکەمان یاڵم یەکەم دیکەش خەڵکی دیکە آخر بژ مەبسم لەوەیە ئیسا مەسەنە ئەگەر کامێرانەکە ڕێک پیشانی با باسی مۆزوعەکە بکەم بۆ نمونە ئەوانەی کە هەمووی باسی حەقەکە پێنج زانن الموت حق العين حق النار حق الجنة حق والقدر حق هموي مخصوصة ريزيك بيك دقي نبر لبرم كدوا يك دقي نبر لبرم كدوا أما يك دو الظلم ظلمات الظلم ندامة الحكمة الضالة دعاء ولا بعض المكات هي الندامة هي الظلم ندامة العزل ندامة الندم توبة ئەمە نمونەیەکە بە پێتانەڵم یعنی ئەمەی کە پێم وتن نزیکەی 12 بە 3 مەرحەلە لەبەر بە 3 دقە یعنی خەڵک ئەگە یەکەم جار کتێبەکەم هێنا لەبەری کەم 4 دانەم لەبەر کرد چوون بۆ مزگەوت و گەڕام و هەر 4 لەبەر لە بیر چوویەوە ئەمە بەرنامەی من نییە ئاواش لەبەرکەم و لە بیرم چێ بە 12 ساعت تەرتیبم کرد بە 2 ساعت لەبەرم کرد يعني كوي گشتەکەی پێویستی بە 14 ساعت بەڵێ ئینسان بەڕاستی بتوانێت ئاواشت لەبەرکە ئیسا حالیان چۆن ئەڵێ موشیار عەبدوڵڵا محەممەد ئاوا هەمووی 83ەکەیم لێ بپرسنەوە بە مەعنا و بە عەرەبیشۆ ماشاء الله سەلامت انشاء الله یا ڕەبی لەگەڵ پێغەمبەری خوا حەشر بکرێت یا ڕەبی لەگەڵ ئێوە خوای گەورە ئەوەی کە سەبەبکاری ئەم خێرەیە ئەوانش هەموو توش بن الله ئامین یا ڕەبی و ئەوەشی ئیمتیحانەیە بە ئافرەت و بە پیاوە هەمووی خوای گەورە بەرەو بەهەشتی بەری ئینشاءالله یەکەم جار بۆ عەمرەی بەرێ لێشەوە بۆ بەهەشت ئینشاءالله ئینشاءالله دەبێتە قسمەتیشتان ئینشاءالله زۆر زۆر سپاس دەکەم بەتەما هەیشم ئینشاءالله ئیتمە خۆ نەچوی کاک حاجی بیڵم لێرە زۆرم کردووە بەس حەزەکەم بچم بەڵام ئیسا مەسەلەیەکیاڵە باشە تۆ زۆر چووی بایکی کە بچێ سیقەتان هەبێ ئەوەی یەک زابڕاتە لای گۆڕی پێغەمبەر و یەک زابڕاتە لای بەردەکەی کە خوا بەخشیوێتی بەم عالەمە قەناعەتتان بە یەک و بەدە و بە سەدیش تێر ناخوا ئەوام نەڵێن ئەو کەسانەی کە ڕۆشتون با نەچن نا ئەوە زیاتر دڵی گەرمە ئەوە زیاتر پێی خۆشە من حەز ئەەکەم یەقین بم ئەم دینە دەرچم نازانم لە هینەکە دەرەچم لە تیر و پشکەکە بەڵام یەقینم لە ئیمتیحانەکە دەرچوو پێشەوە ئیمتیحانکەم مامۆستا سەلام عەلیکم عليكم السلام ورحمة الله وبركاته ئەتۆ فەقی ئینشاءالله بله زۆر باشە فەرمودەکان بۆ ئێوە تا چەند ئاسان بوو هەمووی لەبەر کردووە بله زۆر باشە تۆ لەکوێ فەقی ولكن مزقفتي بيراوة لای مامۆستا رزقار بيراوي ڕزگار بێوەداوە دەستان خۆش بێت سلام هەمووتان لەگەڵ هاوڕێکانت بەیەکەوە بە دەستە جەمعی لەبەرتان کردووە بله زۆر باشە چۆن سۆنی لەبەرتان دەکرد پێم بڵێ شێوازی لەبەرکردنەکەی لا چۆن دادا لبر ما ذكرت لكن للآن ما مستحكم دمخين هذا دادا روشتين هتا مزبوط ما كرت بۆ خۆشتان ئیمتحانتان کردو بەر لەو ئیمتحانەی بله زۆر باش پێم بڵێ ڕۆژانە چەند کاتژمێر دەستان خوێن بە چەند کاتژمێر لەبەرت کرد ولا سبينان 4 ساعات نام مزقفتينا عسران شهر هتا ملاي مغربي شان جدا ساعات داو هلا مامۆستا چۆن یارمەتی دەدەن بۆی کە فەرمودەکان لەبەرکەن مامۆستا ڕزگار یەگوت چی فێر دەکردن بە شێوازێک لەبەرتان دەکرد ولا ديقو الصبر يعني زور لبا مكان يعني كامل بركان بس مزبوطة بركان هذا مش بك خوي جورا يارمتي داين همي لبركان
زۆر باش چیت هەیە لە بۆ مامۆستا ڕزگار مامۆستاکەی خۆت کە هەر 63 فەرمودەکەت لەبەر کردو ئێستا والله دەستخۆشش یەکجار زۆر لێ دەکەم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. يا خو بخير هاتي. يا خو سلامت بي. عودانت كردوا. بقربان چاوزو. دست مازدكم. استغفر الله دست. ما شاء الله خوای گەورە بۆ تاقی کردووە کە نابینای. سپاس بۆ الله سبحانه وتعالى. چۆنە بەشداری لەم تاقیکردنەوە کردووە چۆن لەبرت کردووە فەرمودەکان. بەخوای ئیتر بەخوا خێری مسلمانێکی بنووسی لێ کردمە دەنگ. ئەمنیش چەند جارێک جێم گرتیەوە ئینشاءالله گەر خوای گەورە ئیزنم بدا بەسەرکەوتووی يعني لخوم راد بين بسر كوتوي جبزيك إن شاء الله. إن شاء الله. إن شاء الله. ما وصهر الشخص سفر مدكر لبر كردوا. بتمام يلا. إن شاء الله. إن شاء الله. باش بين بلي باسي جرينجي أو بروجانا بوبكا. بتعبد أم بروجيكا بيكات ولا الشخص سفر مدي دوشي. أم دوشي تاتسن جرينجا للروجانا بكاري بيننا وكو أويك قصكاني خومان مبارك وبركة دار كين بفرد مدكاني بيغمبر صلى الله عليه وسلم. أستاذ جبارس من بخوم بانك بيجم يقلم مزقوتكاني هوليري لواني بديان زار بصدان زار جملو فرمدان أبوها بس كدمخين باور بك هلا ما بي أستاذ جملي بو يعني عنده بتسيج بو عنده بتام بو عنده لام شيرين بو براستي. سیتی بۆ سەرپەرشتیاران و ڕێکخەرانی ئەم جۆرە پرۆژانە دەست یەک بێکیان ماز دەکەم دەست یەک بێکیان دەگوشم یا ڕەبی خوای گەورە ئەزریان بداتەوە هەم لە دنیا هەم لە قیامەت إن شاء الله. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. أو جۆرە پرۆژانە بەڕاستی بەتایبەتی لەو زروفی زمانی پڕفیتنە و فەساد و خراپەکاری کە خەڵک جۆرە یعنی چۆن بڵێ لە دین و ئیمان و ئەوانە پاشە کشەی کردێ بەڕاستی بەتایبەتی لۆ گەنجانمان لۆ کچان و لۆ کوڕانمان زۆر مهمە هەم هاندانە هەم حەدیسەکان کورت و پوختە هەم ئاشنابوونەوەی جارش کە بە وتە و قسە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستخۆشیان لێکەین خۆی پەروەردگار ئەجر و پاداشتی هەم ئەو خێرخوازانش بداتەوە کە بەڕاستی پاڵپشتی ئەو جۆرە پرۆژانن خۆی گەورە سەربەرزیان کە مامۆستا ئەم بەژاریکردن لەم جۆرە پرۆژانە یاخودکردنەوەی ئەم جۆرە پرۆژانە تا چەند بەڵگەی لەسەر ئەوەی کە پێغەمبەرمان خۆش دەوێت تا چەند ئەوەیە کە ئێمە فەرمودەکان لە ژیانی ڕۆژانەماندا وەکو کردار جێبەجێ بکەین والله بەتاکید هەنگاوێکی زۆر مهمە هەم لە بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر هیچیش نەزانی یعنی ئەگەر بۆ نمونە خەڵاتیش لە بۆ دەرنەچی بۆ نمونە هەموو حەدیسەکانیش لەبەر نەکەین هەر ئەگەر بەس کتابەکەی وەرگری بەس زارێک بخوێنەوە لەبەریشان نەکەی هەر مهمە هەموو خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر مهمە هیوادارم ڕێکخراوەکانی دیکەش یعنی ئەوانەی کە خێرخوازشن دائما پاڵپشتی ئەو جۆرە پرۆژانە بکەن و دائما ئەو پرۆژانە بکەنەوە بەڕاستی سرتا بناي خواه قورة مهربان بسم الله الرحمن الرحيم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم والله يعني أو بروجي اشتكي زور جرينجا تا يعني همو جنزان تا يعني لبر بكن تا بيامي بيخنبر وخداي قورة بجين بهمو يعني عالمي زۆر باش ڕۆژانە چەند کاتژمێر خوێندووە تا چۆنت لەبەر کردووە والله حديثة كان هون بري قرص نيا والله آسان اگر بري قرص نيا دەستخۆشی لە خوێرخوازان دەکەین دەستخۆشی لە هەرەمیان دەکەین لەو پرۆژەیە مەمنونی هەمووتان. کاکە یوسف بەخێر بی سلامت خۆش بی ئاخۆ زۆر سپاس دەکەم کاکە یوسف چۆنە بەشداری لەو پرۆژەیە کردووە چەند فەرمودەت لەبەرە ئەوڕۆ بە تەمای چەندی بینی امتحانەکەی سەرەتا بسم الله بەناوی خودای گەورەمی اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد من بەخۆم 50 فەرمودەم لەبەر کردووە بەخۆی 63 فەرمودەیە بەڵام من کاتم نەبوو هەمووی لە بەکەم چونکە من هەندێک درەنگ دەستم بە کتابەکە گەیشت کتابەکە لە هەموو شوێن شایستگەکانی هەولێر نەبوو لە شوێن زیادجێیەکان هەبوو زۆر باشە چۆنی لەبەر دەکرد ڕۆژان چەند کاتژمێر دەتخوێن والله ڕۆژانە نیو سەعاتێک ئەوا دەمخوێن زۆر باشە چه یارمەتی دێ بۆی فەرمودەکان لەبەر بکەی والله زیاتر دایکم باوکشم کەمێک یارمەتی دەدەم زۆر باشە ئەمڕۆ بەنیازی چەند بێنی ئینشاءالله والله حەزم لە سەدە ئینشاءالله خودای گەورە بە قسمەتمان دەکات ئینشاءالله خی گەورە بۆ داسان کرد خۆشحاڵم زۆر یعنی کە دەبینمەوە بسلمانانە بزانە هەر وەکو حسامێ سەکڕ و تێدەکەن زۆر خۆشحاڵم ماشەڵڵا ڕەبی زیاتر و زیاتر بێ هەردەم ئەو هانەبی بەزداری سیان کردیا ئەوە بوو کمە بەزداری کردیا کوڕەکەم بەزداری کردیا هەر هەمویان مارێ زاوایەکانم هەمویان بەزداریان کردێ ماشەڵڵا
ئەتو ئەمرت پێکردنیە بەشداری بکەن نا والله لو خۆیان منداڵی ساڵحن ئینشاءڵڵا والله نەوەکانیشم بەشداریان کردیان الحمد لله ئەرە بەخوای الحمدلله هەمویان دیندارن قورئان خوێنن لە حیکمەی دەخینن الحمد لله لە خۆی بەزیاد بی بووکم کوڕم هەموو لە حیکمەینا الحمد لله لە خۆی بەزیاد بی دەستخۆشیتان لێ دەکەم زۆر بەخێر بێن سەر چاوم دەستخۆشی لەو کەسەش دەکەم نازانم چێ سەرپەرستاریە دەستخۆشی لێ دەکەم پەرستیاری پرۆژەکەی ئا مامۆستا حەسەن مامۆستا حەسان زۆر دەستخۆشی لێ دەکەم و دەستی ناستم و قسەسم لەگەر کردیە خۆشحاڵم و دەستخۆشی لێ دەکەم لۆ ئەو برایە بەڕێزەش والله ئەمن لەگەر کوڕەکەم و بووکەکەم و ئەو دوو مندارشیان ئەنە ماشەڵڵا بەشداریان کرد بە منیان گوت ئەمی زۆرم حەز لێ بوو بەشدارم کرد چۆن فەرمودەکانت لەبەر کرد ڕۆژانەت چۆن دەتخوێن چەند دەتخوێن واللهی ئەم بەخۆی عادەتی لێبەرکردم ئەوە هەر بەسە دادێمەوە تا دەبینم تقریبا 8 ڕۆژ 9 ڕۆژ ئەوها خوێندم لەبەرم کرد ڕۆژانە دیار بوو چەند کات ژمێرکە والله والله مراجعی هەوم دەکرێت زار و بدرەنگ لێ دەبمە زۆر لەسەر ڕادەوەستم چەند جار دووبارەم دەکرێت حەدیسەکان و ئەو ناوی ڕاویەکانیش زۆر پێوەماندی بووم دەژێن هەو نییە ناوەڵا هەو نییە خۆمە بەستەکەشت نەخوێندەوە بەس خوێن بێتەوە باشە ناگوتی هەوڵە هەندێکم دەخیندەوە باش و تێدەگەیشتم الحەمدلله زۆر باشە ئەم فەرمودانە تا چەند بەرەکەت دەخاتە ژیان و قسەکردنت زۆر ئینشاءالله ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم پێ خۆشحاڵە کە ئومەتەکە هەروە خەرجی سونەتەکەی و فەرمودەکانینە و بەردەوام لەسەر ڕێبازەکە ئینشاءالله خوای گەورە لێمان قبول کاتن یا ڕەبی و خەڵاتەکانیش خۆش یعنی سەفەری عومرەی تێدا ئینسان زیاتر تەشجیع دەبی بە هەندێک السلام عليكم بخير بن يا اخوة عليكم السلام ورحمة الله ما شاء الله لقل مندالكان هاتووی والله منداڵەکانم نین خوارزانم خوارزایەکانت تەمەنیان درێژ بە یا ڕەبی سپاس دەکەم فەرمودەکانیان هەموو لەبەر کردووە الحمد لله الحمد لله یا خۆ بەخێر بێن سپاس دەکەم چۆنی یارمەتی داون تۆ یارمەتی داون یاخود دایکیان یارمەتی داوە کە فەرمودەکان بەتەواو تێ بکەن والله بە هەمومان یارمەتیماندان ئەمن پوریانم لە ڕانیەوە بە خاتری ئەوان هاتوومە یا خۆ بەخێر بێن سپاس دەکەم هەرچەندە لە ڕانێژ ئیمتحان دەکرا بەڵام گوتم بم لێرە هەم بەشداریان لەگەڵ دەکەم وەکو تەرجیعەک بێتە هاندەرێک بۆ ئەوان هەمیش خۆشە ینی لەگەڵ خوارزایەکان بەشدار بێ باشە تا چەند گرینگە لەم پرۆژانە بەشداری بکەی بەتابەت کە فەرمانشتەکان دووشەیین ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەخرێتە ڕوو یاخود وتە شیرینەکانی دەخرێتە ڕوو بە شێوەیەکی ئاسان و وەکو ژیانی ڕۆژانە هەڵبەت قسەم زۆر لەسەر ئەو بابەتە کاک ئیدریس ئەو جۆرە پرۆژانە هەر جیهاتێک هەر لایەنێک پێوەی هەستێ من دەستخۆشی لێ دەکەم جێگای خۆشحاڵیە بەڕاستی لەم سەردەمەدا کە سەردەمی فیتنەیە کۆمەڵە کەسانەکەن کە من تۆ ئەوانی دیکە ئاراستە دەکەن بۆ لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوا درودی خوای لێبێ ئەوە بەڕاستی ئەو پەڕی دڵسۆزیەکە بۆ ئێمەی دەنوێنن ئینشاءالله بکەونە ژێربابێ ئەو حەدیثەیە کە دەفەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایا بابێ لای ئەو خاتونە بچووکە ناو چیەتون خاتون ئەلماس خاتو ئەڵماس ماشەڵڵا خاتو ئەڵماس پێم بڵێ چەند فەرمودە لەبەر کردووە تۆ سێ حەدیثەکەم لەبەر کردووە ماشەڵڵا هەموو لەبەر کردووە بەڵێ ئەی ئافەری باشە خاتو ئەڵماس دەتوانی هەندێک لە فەرمودەکانم پێ بڵێ بەڵێ دەی بۆم بڵێ چەندت لەبەرە هەمووین پێ بڵێ باش ئیفش السەلامە واتە ئیفش السەلامە واتە ئیفش السەلامە واتە سەلام بڵاوکەنەوە حەدیث یەکەم الدین النەصیحە واتە ئاین دڵسۆزیە دووەم الصلاة والنور واتە نوێژ ڕووناکیە الصدقة برهانە واتە ئەوە بەخشین بەڵگەیە فەرموودەی پێرجەم القورآن حجە واتە قورئان بەڵگەیە الظلم ظلمات واتە ستەم تاریکیە فەرمودەی حوتەم الحياء خير واتە شەرم چاکەیە هەشتم الحياء الإيمان واتە شەرم ئیمانە ئافەرم زۆر باشت لەبەر کردووە ئەمڕۆ بە تەمای چەند بێنی بە تەمام وڵای سەر سەد بێنم یعنی هەمووی لەبەر کردو ئینشاڵڵا سەد دێنی بەڵێ ئینشاڵڵا دەست خۆش بێ زۆر باشە ئەی ئافەریم هەر بژیت ئەی بزانی ئەو خاتونە جوانە ئەتو ناوت چییە؟ نام میهرەبانە بەڵام هەڵم باخان باخان خان با منیش پەر پێ بڵێم باخان خان چەند فەرمودەت لەبەر کردووە تۆ
ڕۆژانە چەند کاتژمێر دەتخوێن؟ واللهی خۆم هەموم لێبەر کردووە ڕۆژانە بڵێم ئەگەر چونکە لە دەستگای تەحفیزی قورئانیشم ئەگەر واجبیم زۆر بە هەردووکیم هەر دەکرد 5 حەدیثم لەبەر دەکرد و ئیگەر ئیوێشم کەمتر بەیە 10 حەدیثم لەبەر دەکرد. ماشەڵڵا. لە چ تەحفیزێکی قورئانی؟ دەستگای نووری حیکمە. ماشەڵڵا. چەندت قورئان خوێندووە؟ چەندت لەبەرە؟ واللهی لە جزئی تەبارەکەمە ئینشاءڵڵا. یعنی جزئی لەبەرە؟ بەڵێ. ئەی ئافرین. فەرمودەکانیشت هەموو لەبەر کردووە؟ بەڵێ. ئەی ئافرین هەر بژیت. چێ زیاتر یارمەتی دەدای بۆ ئەوەی کە فەرمودەکان و قورئانیش لەبەر بکەیت؟ واللهی دایکم و پورم. ئافرین دەستان خۆش بێت. براکەشم کە لە خۆم گەورەترە. دەستان خۆش بێت. ئافرین هەر بژیت. چەند حەدیثێکیشم بۆ بڵێ. السواك مطهر واتا سواك باكرويا بله پێشتر نم دەکرد بەس لەوەتە حەدیثەکەم بیستووە دەیکەم چونکە تۆ کە بە گفتار کرد پێویستە بەکرداریش بکەیت. هەر بژیت. چی ئەوە فێری کردی کە فەرمودەیەکت لەبەر کرد بە لەبەرکردن و جێبەجێشی بکەیت؟ ئەی ئافرین مامۆستا شادی پورت. دەستان خۆش مامۆستا. لەگەڵیان پێدەچێ ماندوو بن هەم خانەوادە هەمیشتۆ تا چەند گرینگە خانەوادە و دایک و باوک هاوکاری منداڵەکانیان بن بۆ ئەوەی کە فەرمودەکان قورئان لەبەر بکەن. طبعا ئەوە گرنگە منداڵ کە دەچێتە دەرێ لە ماڵێ ئەدای پەروەردەی ماڵێ دەکا. ئەمن هەمیشە کە لە مەکتەبە لەگەڵ کەسوکاری تەڵەبەکاندا دەنیشم دەڵێم ئەمن بەتەنیا هیچم پێ ناکرێ ئەگەر ئەتۆی دایک ئەتۆی باوک ئەتۆی سەرپەرشتی کار یارمەتی من نەدەی هەردووکمان بەیەکەوە دەستبارەکە بگرین یعنی لاسەنگ دەبێت ئەگەر یەکێکمان هەوڵ بدەین ئەوەکەی دیکە هەوڵ نەدا یعنی بە هەردوو لە ئێستا بۆ نمونە باخانگیان لە ماڵێ هەم یارمەتی دەدەن و ناردووشیانەتە حیکمە هەم مامۆستایەکانی حیکمە لەگەڵی هیلاکن هەم ئێمەش لە ماڵێ کەواتە بە هەردووکمان تەوازونەکەمان ڕاگرتووە کە ئینشاءڵڵا لە داهاتوودا ئەو بێکە ببێتە عەسای دەستی داک و باب ئینشاءڵڵا. سەبارەت بە تاقیکردنەوەکە چۆن ئەنجام دەدەیت؟ گەیشتویەتە پرسیاری چەندەم؟ لە 29 لە 30 ئێستا. پرسیاری سی. بە شێوەیەکی گشتی پرسیارەکان زۆر درەنجیان داینێ. پرسیارەکان بە شێوەیەکی گشتی چۆن بوو؟ والله ماشەڵڵای لێ زۆر ئاسانە. الحەمدوللا باشە زۆر. سەبارەت بە بەشداریکردن لەم پرۆژەیە چۆن بوو بەشداریت کرد تا چەند گرنگە ئەم پرۆژانە بەم شێوەیە گرنگی پێ بدرێت؟ واللهی دەستیان خۆش بیا ڕەبێ ئیشەکی زۆر باشە. ئەمن بەخۆم داوام وشتمەیە بەس ئەو ماوەی لە ماری بووم بەڕاستی عاجز دەبووم بەس زۆر ئیسفادەم لێ کرد ئەو سێ ڕۆژێک کە دەیخین و من داری ساهشمە بوو بەس زۆر باش بوو لە بۆ من. چۆن ئەمڕۆ بەشداری لە تاقیکردنەوەی ئەم فەرمودانەدا کردووە؟ وڵایی بەلام و ئاسان بوو حەزم لێ بوو عمرەکەشم بۆ دەرچێ بۆیە بەشداریم کردووە. ئینشاءڵڵا. پێم بڵێ چۆن بەشداریت کرد لە چێوە زانیت چۆن فەرمودەکان لەبەر کرد؟ لە ڕێی براکەمەوە زانیم فەرمودەکانیش زۆر ئاسان بوو خۆم هەندێک شیانم لەبەر بوو زانیم. پێم بڵێ ڕۆژانە چەند کاتژمێر دەتخوێن بۆ ئەوەی کە سەرجەم فەرمودەکان لەبەر بکەیت؟ وڵایی 2 کاتژمێر زیاتر دیرم خوێند. لە هەر ڕۆژێکدا؟ لە هەر ڕۆژێکدا. زۆر باشە. هەموو فەرمودەکان لەبەرە؟ بەڵێ. ئافەرین. ئەگەر بڵێم هەندێک فەرمودەیەک یاخود 2 فەرمودەم پێ بڵێ دەتوانی؟ دەتوانم یەک فەرمودەت پێ بڵێم. السەڵات و نور نوێژ ڕووناچیە. ئافەرین دەست خۆش بێ. هەموو ئەوان دیکەشت بەو شێوەیە لەبەر کردووە؟ بەڵێ. لە تاقیکردنەوەکە چۆن بووی؟ وڵا زۆر باش بووم. سەد دێنی؟ ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. دەست خۆش بێ زۆر سپاس. ئەمڕۆ لە تاقیکردنەوەکە چۆن بووی؟ وڵای زۆر باش بوو. زۆر باش بووی. یعنی سەتی تەواو دێنی؟ ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. پێم بڵێ چۆن زانیت ئەم پرۆژەیە هەیە چۆن بەشداریت کرد؟ وڵایی من لە تەلەڤیزیۆن زانم. ئافەرین. هەموو فەرمودەکان لەبەر کرد؟ بەڵێ. لەگەڵ دایکمان زۆرم خوێن. ئافەرین. چێ زیاتر یارمەتی دەدەیت کە فەرمودەکان لەبەر کرد؟ وڵایی دایکم. دایکت؟ بەڵێ. ئافەرین دەست خۆش بێ. ئامۆژگاری چییە؟ چی فێر بووی لە فەرمودەکان؟ وڵایی زۆر شتی بە سوود فێر بووم. خاتون سڵاو لێبێت. زۆر سپاس. چۆن بوو بەشداری لەم پێشبڕکێیە کرد؟ فەرمودەکان هەمووی لەبەر کرد بوو؟ بەڵێ الحەمدولله. زۆر باشە. تەنیا فەرمودە لەبەرە یاخود قورئانش لەبەرە؟ قورئانش لەبەرە الحەمدولله. ماشەڵڵا. چەند قورئان لەبەرە؟ 3. قورئانش لەبەرە. ئافەرین. فەرمودەکان هەمووی لەبەر کردووە؟ الحەمدولله بەڵێ. چێ زیاتر هانی دەدای فەرمودەکان لەبەر بکەیت؟ دایکم. ڕۆژانە بەرنامەکان چۆن دادڕشت؟ لونە ڕۆژانە 5 لەبەر دەکرد لە ڕۆژی دواتریش 5ەکەی کەم ڕاجع دەکرد و 5 لەبەر دەکرد. یعنی ڕۆژانە کار لەسەر دە فەرمودە کردووە؟ بەڵێ. ئافەرین هەر بژیت. سەبارەت بە ئەوەی کە تاقیکردنەوەکە چۆن بوو بە چ شێوازێک بوو لێ ڕازی بووی؟ بەڵێ الحەمدولله ئاسان بوو. الحەمدولله. چەند دێنی لە تاقیکردنەوەکە؟
والله صوتم دانا ئینشاءڵڵا دەی سەرکەوتوو بیت إن شاء الله. زۆر سپاس. ئەی خاتونە تو پێم بڵێ چۆن بووە تاقیکردنەوەکە؟ والله باش ئیمتحانت کرد؟ أنا والله هەموو فەرمودەکانیش لەبەرە؟ أنا والله زۆر باشە. چۆن دەتخوێن ڕۆژانە؟ ڕۆژە پێنج خلنە بەدە کرد ئەو هالا هەموو ڕۆژێ هاالە مڕاجعشم نەکردوی پێشتر چێ یارمەتی دەدەی لە ماڵێ؟ براکەم براکەت ئەی ئافەرم هەر بژیت. قورئانیش دەخوێنیە تۆ؟ بەڵێ لە کوێن دەتەڵەبەی؟ لەکن بران دەخینم. والله باش من الحمدلله زۆر ئاسانیش بوو هیوادارم بەردەوام بن لەو پرۆژەیەکی زۆر باشە ئیشاڵڵا دیان لە دنیا و قیامەتیش ینی ئەوەی بەدەست دێنین ئیشاڵڵا. ئینشاءڵڵا. توانیت کە هەموو فەرمودەکان لەبەر بکەیت؟ ئەرێ وەڵا زۆر ئاسان بوو الحەمدولله. زۆر باشە. ڕۆژانە چەند کاتژمێر دەتخوێن؟ وەڵا سەعات و نیوەگە و هەلا. پێم بڵێ سەبارەت بە ئەم فەرمودانە هەمووی لەبەر کردووە هیچ خوێندووە؟ خوێندومە. چەندت خوێندووە؟ والله نازم تقريبا حتى 20 أنا بخوێن بوو. زۆر باشە. تاقیکردنەوەکە چۆن بوو؟ باش بوو. باش بوو. هەمووی زانی؟ نازم دێ. دەی زۆر باشە. چی لە ماڵە یارمەتی دەی فەرمودەکان بخوێنی؟ پلکم و دایکم. ئافەرم دەست خۆش بێ. بەس فەرمودەت خوێند یاخود قورئانیش دەخوێنیت و ڕۆژانە؟ قورئانیش دەخوێنم. لە کوێن دەری لە قورئان خوێندن؟ لە ماڵەوە. لە ماڵەوە دەخوێنی. چەندت خوێندووە؟ حتى سێ جزء خوێندووە. سێ جزء خوێندووە؟ ماشەڵڵا. دەستت خۆش بێ. دا حاجی سلام علیکم. عليك السلام ورحمة الله وبركاته. دەست ماز دەکەم. يا خۆ بەخێر بێ. خوز بسلامت بیا ربی. خوز بسلامت بیا میز خوشتان لێ دەکەم ئێوەش بەخێر بێن. ئێمەش مەمنونین زۆر سپاستان دەکەین لەو پرۆژەی کە تان نایە. ئینشەڵڵا نمونەتان هەروها زۆر دەبی. ئێمە نەهاتووینە بۆ عیمرە و بۆ حەج. ئێمە هاتینە بۆ دینی ئیسلام. هاتینە ماڵ منداڵی خۆمان فێرە دینی ئاین ئیسلام بکەین. فێرە فرمودەکانی حەدیث پێغەمبەری صلی الله عليه وسلم بکەن. یا ربی ببیە خۆشەویستی پێغەمبەری. آمین ئەجمعین یا ربی هەموو مسلمانان بنە خۆشەویستی پێغەمبەر لە فردەوس العلا. الله آمین. ئینشاءڵڵا. ڕۆژانە چەند کاتژمێر دەتان خوێند ئەم فەرمودانە لە ماڵەوە لە ماڵی خۆتان چەند کەس بەشداریتان کردووە؟ والله لە ماڵی خۆمان هەموو خانەوە دەکەم بە خۆم بە پیاوم بووکەکەم کچەکانم کچەکەی بە مێردم منداڵە گسکەکانم بە زاوایەکەم هەموو ئینشاءڵڵا بەشداریمان کردێ لە ئەوی بەشداریشمان نەکردێ کە تەمەعیمان لە پارە و پولی بی بە تەمەعیمان لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ماڵ منداڵەکەمان فێربوونی و فێربوون دینی ئیسلامی. یا ربی خوا لێتان قبول ممنونتان دەکەین ئینشاءڵڵا خوا سەربەست دنیا و قیامەت. یا ربی بەخێر بێن. خۆز بی سەلامەت بیا ربی. خۆز بی سەلامەت. لە ئیمتحانەکە چۆن بووی؟ والله زۆر باش بوو الحەمدولله. الحەمدولله یاخۆ هەر باش بوو. کاکە ئەلەند ئیمتحانەکە تا چەند ئاسان بوو هەموو جواب داوە چەند دێنی؟ والله هێزەکەم قوڵاکم غەڵەت بوو. یەکدانت غەڵەت بوو؟ یعنی 98 دێنی؟ ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا ناوت دەچێتە هەر تیر پشکەکەش بە 98 ئینشاءڵڵا. زۆر باشە. کاکە ئەلەند چی یارمەتی دەی فەرمودەکان لەبەر بکەیت؟ والله داک و بابم. دایک و بابت چی تێ لە بۆ داک و بابت؟ خۆشم دێن. ئەی ئافەرم دەست خۆش بێ. الحەمدولله زۆر خۆش بوو زۆر ئاسان بوو ڕۆژانە کاتم لەودانا بۆ ئەو کاتانێک کە بێ ئیش بوونە ماڵێ هەموو کات دەمخین زۆر ئاسان بوو زۆر خۆشیش بوو. زۆر باشە. تا چەند گرینگە فەرمودەکان جێبەجێش بکەین؟ ڕاستە ئەوە لە نیوەی هەموو شتەکە یعنی ئەوەی کە لەبەرشمان کردیا یعنی دەبی بەجێ بگەینین و فەرمایشتەکەش یعنی کە لەبەرمان کردی یعنی دەبی کاری پێ بکەین هەر ئەوەنێک کە لەبەر بکەین و لە بۆ ئیمتحانەکەی. زۆر باشە. ڕۆژانە ئەو فەرمودانەی کە لەبەرت کردووە لە کاتی قسەکردن دووبارەیان دەکەیەوە یاخود قسەکانی خۆت بە بەرەکەت دەکەی لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەر تێکەڵیان کەی؟ بەڵێ ئاوەیە وەم کردیە زۆر ئوشانم کردێ یعنی خاصە لە ماڵ لەگە براکم قات قسەم کردیا کە دەمەخاڵەمان بووە یەکسێ فرمودەم هیناوەتەوە بۆم کردوتە یعنی هاشمە بەرامبەرم. بەڵێ دەست خۆش بێت هەر بژیت. زۆر زۆر سپاس. زۆر سپاس زۆر سپاس. ئەوانە دەکەم کە ئەوشتانیان دانێ بەڕاستی ئەوانە جێ دڵخۆشکردن هیوادارم زۆر بن ئەوانە مای دڵخۆشینە بۆ ئێمە. زۆر سپاس. باش. یاخوا هەر باش بی. دەزانی سوورەتێکم بۆ بخوێنین لە قورئانی پیرۆز؟ بەڵێ ئەمن سورەتی ناس دەزانم. فەرموو بڵێ. بسم الرحیم قل أعوذ برب الناس ملك الناس والناس من شر وسوس الناس الذي يسوس الناس وين جندي والناس. أي آفرم هەر بژیت
دەستت خۆش بێ ئەو چێ فێری کردووی بخۆم بەخۆت فێر بووی بەرێ ئەی ئافرین دەستت خۆش بێ سپاس. سۆماخان ئەمن ئیشارە ئەمن نادبم ئیشارە بکەوە ئەمن ئەندتن ئەوێ ئەمرە بەرێ حەز لە عمرەیە بەرێ ئینشاءڵڵا ناجح دەبی ئینشاءڵڵا دەچێ عمرەش ئیشارە ئینشاءڵڵا ئیشارە سەرکەوتوبی بسم الله الرحمن الرحيم إذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة خافضة رافعة إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت أباء منبثا وكنتم أجوادا ثلاثة وأصحاب الميمة ما أصحاب الميمنة وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة والسابقون السابقون أولئك المقربون في جنات النعيم ثلة من الأولين وقليل من الآخرين ئافرم هەر بژیت ماشەڵڵات لێبێ زۆر جوان لەبەر کردبوو چێ فێری لەبەری کردووی والله تاكم دەیگوتەوە ئەم لەگەی فێر بوو ئاوا چەندت قورئان لەبەرە هەتا ئەم لەبەرە القارحة ما القارحة هەتا سوڕەتی ئەلقارعە لەبەرە ئەی ئافرین ئەتو چەند ساڵی ئەمن دەچێ مەکتەبێ پۆلیەکەم ناجح بوون دەمەتوو یعنی حەوت ساڵی ئافرم هەر بژیت ئەوەی کە گوێبیستی بوون ڕاو بۆ چوون و قسەی هاوڵاتیان و بەشداربووانی پرۆژەی ڕۆشنایی فەرموودە بوو کە لە شاری هەولێر بە ئامادەبوونی زیاتر لە 8,000 کەس تاقیکردنەوەکە بە پایان گەیشت لە کۆتاییدا دەڵێم خوای گەورە لە بەشداربووانی قبول بکات کە بەشداریان لە پرۆژەکەدا کردووە و لە سەرپەرشتیاران و بەڕێوەبەرانی پرۆژەکەشی قبول بکات ئینشاءڵڵا خوای گەورە بیخاتە تای تەرازووی میزانی حەسەناتیان تاکو دیدار وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه